سڵاوتان لێبێ ئازیزانم، ئێوارەتان باش. هاتینەوەلاتان بە بابەتێکی تازە ئەم ڕۆژ باسی تەوەرێکی گرنگەکەین بۆتان. هیوادارم سوود وەرگرن لەم تەبەرە تازەیەمان، ئەویش ئاڕەقکردنەوەیە، بە تایبەتی ئاڕەقکردنەوەی لە پیدەست. بزانین هۆکارەکانی ئاڕەقکردنەوە چییە؟ بۆچی ئاڕەقکردنەوەی زیاد لە پێویست ڕوو ئەدات؟ ئەنجا جیالەوە چارەسەریەکانی چین؟ لێرە پسپۆر لەگەڵمانە بێ ئێمە پرسیارەکانی لێەکەین، ئەویش وەڵامانەیەتەوە لەگەڵ ڕاستانە. سڵاو لێبێ ڕاستان، چۆنیت؟ سڵاو لە تۆش لیندا، یان زۆر باشم، هیوادارم تۆش باش بی. هەر بژیت. هیوادارم بینەران و بیسەران لە هەر شوێنێکن هەر تەندروست باش و ساغ بن. ئەمڕۆ وەک لیندا ئاماژەی پێیا باس لە بابەتی ئاڕەکردنەوەکەین. جا ئێستا تەواو گەرمی کردووە، ڕاستە هێشتا 21 مانگ ئیتر تەواوەتی ئەوە بە فەرمیەکی نەهاوینەوە، بەڵام بەڕاستی چوین ئێستا گەرمی کردووە تەواو یەکەم ڕۆژی ئەین پێوی دیارەکە وردەوردە گەرمە. جا پێم خۆشە باس لەو بکەم کە لە وەرزی هاوین یەکێک لەو دیاردانی کە زۆر زیاکە بابەتی ئاڕەکردنەوەیە. بەشێک لە خەڵکی زۆر بێزارە بن بە ئاڕەکردنەوە، زۆر پێی هەستیارن، زۆر ناڕەحەتیانەکە، بەڵام ئەوە لەبیر نەکەین ئاڕەکردنەوە پرۆسەیەکی سروشتی جەستەیە. تەنانەت زۆر گیر و گرفتی تەندروستی هەیە ئاراوە بۆ کەسێک کە گرفتی نەکردنی عارەقی هەیە. بابەتی ئاڕەکردنەوەی کێکە لەو پرۆسانی کە جەستە بەکارێنێ بۆ ئەوەی کە خۆی فێ نکاتەوە. ئەم ئاوە زۆری کە لە ژێر پێستایە لەگەڵ ئەو بڕەخوێی کە لە پێکهاتی ئارەخایە، هەمووی هاوکاری جەستاکە بۆ ئەو هاوسەنگی ڕاگررتنی ئەو دەرەجی حرارەتێک کە لە ناو جەستەیە هەیە. جەستە پێویستە لە نزیکی 36 تاوەکو 37 پلەی سیلیزیا بێ. کاتێکە لە ڕۆژانی زۆر گەرمە پلەکانی گەرماچنە سەر و ئەم ڕێژێچنە سەر و 41 و 42 پلەی سیلیزیا بێتەوە کاروی کە جەستە پێویستی بەخۆ فێنکردنەوەی بە جۆرە لە جۆرەکان. بۆیە لەبیری نەکەین ئارەق ئەو میکانیزمە سروشتیی جەستەیە کە هاوکاری جەستەیە بۆی کە جەستە کەمێک باری ئاسایی بێت و فێنک بێتەوە. ڕاستە دەستخۆش، ڕاستە ئەنجا ڕاستان لە هاوینە شتێکی تریش زیادە بێ. بزانمە زین چییە؟ پێ بڵێم زۆرشتە چی ئادەی؟ عساب گەرمە بێ. ڕاستەکەیەوەڵا هەر بەجددی تاو بێزارە بیهێنێ ڕۆژ. ئیتر بە من پێ بڵێم بە هاوڕیان تیشم بڵم کە پرۆگرامیان لەگەڵاکەم بە هەمومان لە هاوینە خاتر یەک بگرین خۆتە زانی ستۆدیۆ زۆر گەرمە. ڕاستەڕۆڵا ئیتر هاوینیش بێت لە خۆتەوە ئیتر عسابی بێزارە بیوایە بێگومان. ئەنجا بۆیە پێویستە کات خۆتان ساردکەنەوە، شتی سارد بخۆن، زۆر ساردیش نەبێ بێگومان ئەزیێت بە تەندروستیتان بگەێنێت، بەڵام ئەوەیە خۆتان لە گەرما دوور بخەنەوە هەتاوەکو ئەتوانن. ئەنجا یەکەم هەواڵمان سەبارەت بە ئەلزەهایمەرە. ڕێگەیەکی تازە دۆزراوەتەوە بۆ دەستنیشانکردنی پێشوەختەی ئەلزەهایمەر. بازانێری زیاتر وەربگرین لەم هەواڵەوە فەرموون. توێژینەوەیەکی نوێ کە لە گۆڤاری پزیشکی جاما بڵاو کراوەتەوە، ئاماژە بە پێشکەوتنێکی مێژووی دەکات لە بواری دەستنیشانکردنی پێشوەختەی نەخۆشی ئەلزەهایمەر. ئەم توێژینەوەیە کە لەسەر زیاتر لە 5,000 کەس لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئەنجامدراوە، دەریێخا کە جۆری پشکنینێکی نوێی خوێن ئەتوانێت بە وردی 90 بوونی پرۆتینی ئەمیلۆید و تاو لە مێشکا بدۆزێتەوە کە هۆکاری سەرەکین بۆ تێکچوونی خانەکانی مێشک و لە دەستدانی یادەوەری. ئەمە لە کاتێکدایە کە پێشتر دەستنیشانکردنی ئەم نەخۆشیە پێویستی بە تیشکی پێچکانی گرانبەها یان وەرگرتنی شلەی پشت هەبووە کە پرۆسەیەکی ئازاربەخش بووە. بە پێشیکردنەوەکانی پسپۆڕانی دەمارزانی ئەم پشکنینە دەبێتەوە چەرخانێکی گەورە، چونکە زۆربەی پزیشکانی خێزانی لە دەستنیشانکردنی سەرەتای ئەلزەهایمەردا تەنها بە پشتبەستن بە نیشانەکان لە 170 وردن، بەڵام ئەم پشکنینە ئاستی وردی بۆ سەر و 190 بەرز دەکاتەوە. داتاکان دەری دەخەن کە دەستنیشانکردنی پێشوەختە دەبێتە هۆی ئەوەی نەخۆشەکان دەبۆ 15 ساڵ پێش دەرکەوتنی نیشانە توندەکان دەست بە وەرگرتنی دەرمانی نوێی وەک دیۆنۆسەماب یاخود بکەن کە گەشەی نەخۆشیەکە بە ڕێژەی لە 135 کەم دەکاتەوە. دکتۆر جیمز ئاندەرسن کە پسپۆڕی نەخۆشیەکانی دەمارە لە زانکۆی لەندەنایە ئەڵێ ئەمە تەنها پشکینێکی ئاسایی نییە، بەڵکو دەرگایەکی نوێ بۆ ڕێگریکردن لە مەرگی خانەکانی مێشک. زۆربەی نەخۆشەکان کاتێک کە سەردانی پزیشکەکەن کە کار لە کار ترازاوە، بەڵام ئێستا ئەتوانین لە ڕێگەی تەنها دڵۆپە خوێنێکەوە پلانێکی چارەسەری درێژخایەن دابڕێژین. ئەو جەختەکاتەوە کە ئەم تەکنەلۆژیایە لە 2 ساڵی داهاتووە ئەگاتە زۆربەی نەخۆشخانەکانی جیهان. پسپۆران ئامۆژگاری هاوڵاتیانی سەر و تەمە 6 ساڵ دەکەن، بەتایبەت ئەوانەی مێژووی خێزانیان لەگەڵ ئەم نەخۆشیەدا هەیە کە ساڵانە پشکنینی گشتی ئەنجام بدەن، هەروەها جەخت دەکەنەوە کە وەرزشی بەردەوام و پاراستنی ئاستی کۆلسترۆل و فشاری خوێن یارمەتی دەردەبن لەوەی پشکنینەکان ئەرێنی دەرنەچن. ئەم دۆزینەوە نوێیە نەک تەنها تێچووی دەستنیشانکردن کەم دەکاتەوە، بەڵکو هیوایەکی گەورە دەبەخشێتە ملیۆنان کەس کە لە مەترسی لە دەستدانی یادەوەریەکاندان.
یەکێک لەو نەخۆشیە زۆر ناڕەحەتانە لیندا بەڕاستی چەند ناخۆشە کاتێک کە کەسێکی ئەزیز و خۆشەویستی خۆتە بینی سێرەکەی لە پڕا ئەو یادەوەری کە پێشتر هەیە بۆ پرسیارێکی لێ بکەی لە بیری چوبێتەوە یادگاریە کە لەگەڵ ئەو کەسەیە هەت بوو بێنەی ما بێمەش بە شێوەی گشتی نیشانەکانی نەخۆشی ئەلزایمەرن ئێمە مرۆڤ بە شێوەیەکی گشتی دوو جۆر یادەوەری هەیە ئێمە یادگەی درێژخایانمان هەیە و یادگەی کورتمان هەیە یادگەی درێژخایان ئەوەیە کە لە بیرتە بە 6 ساڵی لەسەر پاسکیل کەوتویت و ئێرت ئەزێتی گەیشتوە مەودایەکی دوورە 20 ساڵم و پێشە بەڵام هەر بیرتە ئەچێتە نێو یادەوەری درێژخایانەوە ئەوەی کابێتە هۆکاریەوەی شتێک بچێتە یادەوەری درێژخایانەوە یا ئەوەیە ئەو ڕووداوە زۆر ناخۆش بوو یا ئەوەیە زۆر خۆش بێ کە قەت لە بیرە نەچێتەوە یەکێکی تریش لەوانە بریتە لە زۆر دووبارەکردنەوە مرۆڤ بە درێژایی ژیانی بنمونە خواردن دووبارە ئاکاتەوە بۆیە قەتبیری ناچێتەوە چۆن کەوچک هەڵگری و خواردن بخوا شتێکی کە هەیە پێوترێ یادەوەری کورت من و تۆین بۆ پرۆگرام ئامادەکاریەکەین کۆمەڵە زانیاریە خوێنینەوە ئەوکو هەر مرۆڤێکی تر ئاسایی ڕەنگە دوای چەند کاژمێرێک و چەند ڕۆژێم زانیاریانەمان لە بیر بچێتەوە ئەمە پێوترێ یادەوەری کورت نەخۆشی ئەلزایمەری یەکێکە لەو نەخۆشیانی کە ئەکرێت لە هەر یەکێک لەم دوو یادەوەریە بە ئەو کەسانی کە گرفت یادەوەری کورت خایەنیان هەیە سیرەکەی ساعتێک لەمە پێشتێکە پێ دوتووە بەڵام کە پێڵیت و بیری چۆتەوە بیری نەماوە ناوی شوێنەکە پێ و تۆ دووبارێک کاتەوە خوا بێ زەحمەت شوێنەکە کوێ بوو یان زۆر جار لە یادەوەری درێژخایەنە ئەبینین ئەو کەسە تەنانە بیرێکێکە ناوی کوڕەکەی چییە کە ئەمە کوڕێتی ناوی کچەکەی دراوسەکانی کەسانی ئازیزی ئەمانە بەگشتی هەموو نەخۆشیێکی زۆر ناڕەحەتە وڵا وە چارەسەری باشیشی هەیە و یەکێک لەم پشکنینانش کە ئێستا باسەکرێ لەم هەواڵەیە ئەوەیە کە تو زووتر هەز بەم نەخۆشیاکی و زووتر توانین چارەسەری بکەیت ڕاستە بێگومان بە تایبەتی کاتێک کەسەکان بەتەمە ناچن ئەبێ زیاتر ئاگاداری خۆیان من لەسەر حاڵەتەکە لەبەرەوەی بێگومان ئەزانین کە هەرچەنە ئەوە ناکرێت بێت بە پێوەر بەڵام بێگومان نەزانین کە تاوەکو بەتەمە نابچی ئەم حاڵەتە ئەگەری هەیە زیاتر ڕوو بدات بەتابەت لەو کەسانی کە سەر و 6 ساڵن پێویستەکە ئاگیان لە ئاستی کۆلسترۆلیان ئاگیان لە ئاستی خوێنیان کە چەندێکە فشاری خوێنیان کە چەندێکە ئاگادار بن و ئاگیان لێبێ وەرزشی بەردەوامیان هەبێت بێگومان کە کاتێک کەڵین وەرزشی بەردەوام پێویستەکات ڕاهێنەری تایبەت هەبێت نەوەکو ڕێگەیەکی دووریا خودخۆ ئەزێدانێکی زۆری لەگەڵا بێت چونکە زۆر لە دایکان و باوکانمان لەوانەیە ئەم حاڵەتە بکەن و ئەزانن ئەگەر زۆر بڕۆن ئیتر ئەوە شتێکی باشە نازانن کە لەوانەیە ئەزێت بە چۆکیان بگا کاتێک ئەم زۆر ڕۆشنە یاخود ئەم زەختە زۆرە لە خۆیانەکەن بۆیە پێویستە کات لەژێر چاودێری ڕاهێنەرە هەر وەرزشێک هەبێ بیکەیت بۆ ئەوەی کە پارێزراوبی لەو حاڵەتە بێگومان جارین دابا لە هەواڵی ئەلزەهایمەر و بابەتی لە بیرچوونەوە بازە ئێمە سەر بابەتێکی تر ئەویش بابەتی قەڵەوی و بەکارهێنانی کۆمەڵە دەرمانی تایبەت سەبارەت بە قەڵەوی ئێمە قەت بە یەک بابەتەوە نەبەسراوینەوە هەمیشە چەند بابەتێ لێرە باسەکەین باز لە یەکێک لەو چارەسەراناکەین کە زۆر بەناوبانگرانەوە خەڵکە چارەسەری ئۆزەمپیکی لەو دەرمانان و چارەسەرانی کە بەشێکی زۆری خەڵکی بەکارهێنن بۆ بابەتی قەڵەوی و زۆری کێشیان و بێگومان سوودیشی لێ ئەبینن بەڵام توێژینەوەی کۆمەڵی بابەتی ترمان بۆ خاتە ڕوو سەبارەت بە زیانە لاوەکیەکانی پێم خۆشە بچینە لای هەواڵەکە و ناوەڕۆژی توێژینەوەکە و دواتر کەمێک گفتوگۆی بکەین فەرمووی لە نوێترین راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانیە هۆشداریە درێ لە بەکارهێنانی بەرفراوان و بێسەروبەری دەرمانەکانی ئۆزەمپیک و وێگۆڤی ناسراون ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 3 ساڵ چاودێری زیاتر لە 10,000 بەکارهێنەری کردووە دەری دەخات کە سەرڕای سەرکەوتنی گەورە لە دابەزاندنی کێشدا بەڵام زیانە لاوەکیەکانی لە سەرکۆ ئەندامی هەرس و ماسوولکەکان مەترسیدارن داتاکان ئاماژە بەوە دەدەن کە لە سەدا 25 ئەو کێشەی نەخۆشیەکە دای دەبەزێنێت لە ماسوولکەکان پێک هاتووە نەک چەوری ئەمەش دەبێتە هۆی لاوازی جەستەیی و تێکچوونی مێتابۆلیزم لە داهاتوودا بە پێشیکردنەوەکانی پسپۆڕانی ڕوودە و میتابۆلیزم یەکێکی تر لە مەترسیە گەورەکان حاڵەتێکە کە تێیدا گەدە توانای جوڵانی خواردنی نامێنێ توێژینەوەکە دەری خستووە کە ئەو کەسانی ئەم دەرمانانە بەکارێنن بە ڕێژەی 4 ئەوەنە زیاتر لە کەسانی ئاسایی ئەگەری توشبوونیان بە هەوکردنی پەنکریاس هەیە هەروەها دەرکەوتووە کە دوای ڕاگررتنی دەرمانەکە 60 بەکارهێنەران لە ماوەی 1 ساڵان نیوەی ئەو کێشەیان بۆ ئەگەڕێتەوە کە دایان بەزانوە چونکە گۆڕانکاری هۆرمۆنیەکان جێگیر نەبوون دکتۆر ماریا گارسیا سپۆڕی نەخۆشیەکانی هەرز دەڵێت ئەم دەرمانانە موعجیزە نین بەڵکو ئامڕازێکی پزیشکین بۆ توشبوانی شەکرە و قەڵەوی کێشەکە لێرەدا کە خەڵک بۆ جوانی و دابەزاندنی چەند کیلۆگرامێکی کەم بەکاری دەهێنن بەبێ ئەوەی بزانن کە زیان بە سیستەمی سروشتی هەرز دەگەێنن ئەو جەخت دەکاتەوە کە نابێت ئەو دەرمانانە بەبێ پشکنینی وردی گورچیلە و جگەر و پەنکریاز بەکار بهێنرێت سپۆران ئامۆژگاری هاوڵاتیانەکەن کە پێش پەنابردن بۆ ئەم جۆرە چارەسەرانە سیستەمی خۆراکی وەرزش وەک ڕێگەی سەرەکی بەکاربێنن
ئەگەر بەکارهێنانی دەرمانەکە پێویست بوو ئەبێ لەژێر چاودێری پزیشکی پسپۆر بێت و هاوکات بڕێکی زۆر پرۆتین بخورێ بۆ پاراستنی بارستەی ماسوولەکان. جەختکردنەوە لەسەر ئەنجامدانی سۆنەری ناوسک پێش دەستپێکردن بۆ چارەسەر هەنگاوێکی گرنگە بۆ دڵنیابوون لە تەندروستی زرا و پەنکریاس، چونکە ئەم دەرمانە مەترسی دروست بوونی بەردی زراویش زیاترەکە. ئازیزانم بێگومان هەر دەرمانێک کە دروست دەکرێت بۆ خزمەتی مرۆڤ دروست دەکرێت ئەو دەرمانەش بێگومان بۆ خزمەتی مرۆڤ دروست کراوە، بەڵام کاتێک کە تۆ بەبێ ڕەچەتەی دکتۆر بەکاری ئەهێنی تەنها بۆ ئەوەی کە چەند کیلۆگرامێکی کەم لە کێشت دابەزێنی بێگومان زەرمەند دەبی لەو حاڵەتە. لەبەرەوەی وەکو لە هەواڵەکە باسمان کرد هەر دەرمانێک یاخود هەر مادەیەک کە لە ڕێژەی ئاوی جەستەمان یاخود لە ڕێژەی ماسوولکەکانمان ببە لە جیاتی ئەوەی لە چەوری ببە بێگومان زەرەر ئەنێتەوە لە جیاتی ئەوەی سوودمەند بیلێ. ئێمە کاتێک ئەمانەوێت کەشی جەستەمان دابەزێنین ئەمانەوێت چەوریەکە دابەزێنین نەوەکو ڕێژەی ئاو لە جەستەمان کەمکەینەوە یاخود ڕێژەی ماسوولکەکان لە جەستەمان کەمکەینەوە کە چەنەها کەس ئەچێ بۆ وەرزش خۆی ماندووەکە بۆی ماسوولکە دروستکە، بەڵام تۆ لەو لاوە دەرمانێک بەکارهێنی ماسوولەکانی خۆت بەدەستی خۆت ئەپوکێنیتەوە. ڕاستە دەست خۆش بێ قسەی زۆر جوان بوو کردە لیندا ئەگەر بڵین بۆ نمونە لە ماڵەوە شوشەیە کە دەبێت چای تێ بکەی ئێواران لەم شوشەیە چا دەرکەی بخیتە قۆریەکەتەوە ئەگەرم شوشەیە تیایە نەمێنێ پەنابیتە بەرکوێ پەنابیتە ئەو زەرفە گەوری کە لە پشتەوە داونە و چای زیاتری تایە پێی پڕەکەیتەوە نییە. بابەتی خەڵەویش بەم جۆرەیە کاتێک کە تۆ کێشت زۆرە ئەتەوێت کێش دابگری جەستە ئەچێت ئەو چەوریە خەزنکراوەی کە لە ورگایە لە قاچایە لە هەر شوێنێکی جەستایە وەریەگرێ بەکارهێنێ وەکو سەرچاوی وزە بۆ خۆی. بەڵام جیاوازی دابەزانی کێشی ئاسایی لەگەڵ ئەم دەرمانانەیە ئەوەیە کە ئەم دەرمانانە کار ناکەنە سەر ئەوەی چەوری بسووتێنن، کارەکەنە سەر ئەوەی کە ئەو هۆرمۆنانی بەرپرسن لە هەستی برسێتی بەرپرسن لە دەردانی ڕژێنەکانی پەنکریاس و ڕژێنەکانی ڕژانەکانی تری جەستەی وەکو ناوسکۆ بابەتانە ئەمانە کەمەکەنەوە. جا کەمبوونەوەی ئەمانە زۆر جار بێتە هۆکاری دروستبوونی هەوکردن لە ناویانە. ئەم ڕژێنە لە ناو پەنکریاسا کۆ بێتەوە هەوکردنی پەنکریاس دروستەکە و گیرروگرفتی گەورەی پەنکریاس دروستەکە لە کۆتاییە. کاتە لە بیری نەکەین ڕاستە تۆ ئەم دەرزی و دەرمانە وەکو وێگۆڤی و سێماگلوتاید و ئۆزەمپیک بەکارێنی ڕاستە ڕەنگە لە ماوەی مانگێکا چەند کیلۆیەکی باش لە جستت لە کێش دێتە خوارەوە، بەڵام ئەوش لە بیر نەکەین ئەم کێشە کێشێکی تەندروست نییە کاتوتە خوارەوە بڕی چەوری نییە وەکو خۆت باسە کرد زۆر جار ماسوولکەیە یاخود کێشی ئاوە و دوایی زۆر ئاسانیش سەرەکەوێتەوە ئەمە یەکێکترە لە گرفتەکانی کاتە تۆ ڕەنگە 10 کیلۆ بێنتە خوارەوە لە ماوەی 2 مانگێکە بەڵام دواتر سەریەخەیتەوە بەل ماوەی چەند هەفتەیەکە. ڕاستە بێگومان جا خراپی ئەم حاڵەتە لەوەیە ڕاستان زیاتر تۆ کاتێک خۆت دەرمانێک بەکارهێنی بێگومان خۆت ناچی پێشوەختە پشکنین بکەیت، بەڵام کاتێک دکتۆر بۆ تەنووسێت ئەزانێ ئەو دەرمانە کاریگەریە کاتە چه ئەندامێکی جەستت ڕێک بێتەڵە بڕۆ پشکنینی فلان ئەندامە بکە فلان ئەندامە بزانم باش کارەکە یاخود کێشەی نییە ئەنجا بەپێی ئەوە دەرمانەکە و بۆ دانێ، بەڵام کاتێکە خۆت ئەچی لە دەرمانخانە دەرمانەکە وەرەگری بێگومان نازانی پشکنین بۆ کوێ بکەیتر لاوانەیە کێشەی گەورە بۆ بنێتەوە بێگومان. اینجا هەواڵێکی ترمان ئامادەیە سەبارەت بە پێشکەوتنێکی تازە کە هەواڵێکی دڵخۆشکەرە لە ڕێگەی سیتیسکانەوە ئەتوانین گرەی سیەکان 6 ساڵ پێشتر دیاری بکەیت کە ئەمەش بەڕاستی دۆزینەوەیەکی تازەیە. اینجا بابەیەکەوە زانیاری زیاتر وەربگرین لەم هەواڵەوە فەرموون. توێژینەوەیەکی نوێی هاوبەش لە نێوان نەخۆشخانەی مایۆ کلینیک و ناوەندی تەکنۆلۆژیای گۆگڵ هێڵت ئەوە دەسەلمێنێت کە مۆدێلە نوێیەکانی ژیری دەستکرد دەتوانن نیشانەکانی شێرپەنجەی سیەکان لەسەر تیشکی سیتیسکان 6 ساڵ پێش دەرکەوتنی گرێەکان بدۆزنەوە. ئەم توێژینەوەیە کە لەسەر داتای 40,000 نەخۆش تاقی کراوەتەوە نیشانی دەدات کە زیرەکی دەستکرد دەتوانێت گۆڕانکاریە زۆر وردەکانی شانەکان ببینێت کە چاوی مرۆڤ ناتوانێت هەستی پێ بکات. ئەمە دەبێتە هۆی بەرزکردنەوەی ڕێژەی ڕزگاربوون لە شێرپەنجە لە 20% بۆ لە 80 ئەگەر قۆناغە سەرەتایەکاندا بدۆزرێتەوە. بە پێشیکردنەوەکانی پسپۆڕانی تیشک ژیری دەستکرد نەک تەنها شوێنی گرەیەکە دیارەکە بەڵکو پێشبینی ئەوە شەکا کە ئایا ئەو گرەیە ئەبێتە شێرپەنجەی تونند یاخودنا. داتاکان ئاماژە بەوە دەدەن کە ساڵانە زیاتر لە 2 ملیۆن کەس بەهۆی شێرپەنجەی سیەکانەوە گیان لەدەسێن، زۆربیان بەهۆی ئەوەی نەخۆشیەکە لە قۆناغی چوارەمە ئادۆزنەوە. بە بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیان نوێیە پزیشکەکان دەتوانن نەشتەرگەری بچووک یان چارەسەری کیمیایی سووک ئەنجام بن پێش ئەوەی کە خانە شێرپەنجەیەکان بڵاو ببنەوە. ڕۆبەرت لویس پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ دەڵێت ئێمە چوینەتە سەردەمێکی نوێی پزیشکیەوە
زیرەکی دەستکرد ڕکابەری پزیشک نییە، بەڵکو یارمەتیدەرێکی بێوێنەیە. توانایشیکردنەوەی هەزاران وێنە لە تورکیەکدا و دۆزینەوەی نەخشە شاراوەکان ژیانی ملیۆنان کەس لە مەرگ ڕزگار دەکات. ئەو ئاماژە بەوە دەکات کە ئەم سیستەمە لە ئێستادا لە چەندین سەنتەری پێشکەوتووی جیهان وەک تاقیکاری بەکاردێت و ئەنجامەکانی سەرسوڕهێنەرن. سپۆران ئامۆژگاری جگەرە کێشان و ئەو کەسانە دەکەن کە لە ژینگەیەکی پیساکارەکەن ساڵانە تیشکی سیەکان بگرن و داوا بکەن کە تیشکەکانیان بە سیستەمی دیجیتاڵی پێشکەوتوو شی بکرێتەوە. هەروەها جەختەکەنەوە کە نیشانەکانی وەکو کۆکەی بەردەوام و دابەزانی کێش و ئازاری سنگ نابێت پشتگوێ بخرێت. بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە کەرتی تەندروستیە تەنها ئاسانکاری نییە، بەڵکو ضرورەتێکی ژیانیە بۆ ڕێگریکردن لەو نەخۆشانەی کە بۆ ماوەیەکی درێژ بێدەنگ ئەمێننەوە و پاشان هێرشەکەن. بەڕێزان شێرپەنجەی سیەکان بەربڵاوترین جۆری شێرپەنجەیە کاتێکە ڕیزبەندی بۆ ئۆکرێت لە سەری سەرەوەی ئەوترێ گرنگترین هۆکارەکان و باوترین هۆکارەکانی توشبوون بەم جۆرە شێرپەنجەیە هۆکاری دووکەڵ و بابەتی جگەرە کێشان و نێرگەلە کێشان و ڤەیپ و لایەنە ئەلکترۆنەکانی تری ئەمانە هەمووی بوونەتە هۆکار بۆەوەی کە شێرپەنجەی سیەکان لە ڕیزبەندیەکانە لە یەکەما بێ و لە سەری سەرەوە بێ. یەکێکتر لەو هۆکارانە بێگومان بریتیە لە بابەتی پیسبوونی ژینگە و دووکەڵی کارگەکان و سیارە و هەموو ئەم دووکەڵانی کە ئێستا هاتوونەتە ئاراوە ئێمە مرۆڤ ڕۆژانە بەرکەوتمان هەیە لەگەڵ یا ڕۆژانە هەڵیەمژین ئەبنە هۆکاریەوەی کە شێرپەنجەی سیەکان زۆرترکەن. شێرپەنجەی سیەکان ئەگەر بگاتە قۆناغەکانی ئەخیر کاتێکە باسی شێرپەنجاکەین ئەمە 4 قۆناغی سەرەکیمان هەیە زۆر جار لە قۆناغی 4 بەواتای ئەوەیە کە شێرپەنجەکە تەواو تەشەنەی سەنم و بڵاو بۆتەوە بۆ 4 دەور. ئەگەر خوا نەخواسە گەشت بێتە قۆناغی 4م زۆر جار بەواتای ئەوەیە کە ڕزگارکردنی ژیانی نەخۆشەکە زۆر قورسە. هەر بۆیە ئەم هەواڵە زۆر گرنگ و دڵخۆشکەرە وەک لیندا لە سەرتاوە باسی کرد لەبەرەوەی لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە لە ڕێگەی سیتیسکانەوە لە ڕێگەی تیشکەوە ئەتوانی تەنها 6 ساڵ پێش ئەوە تو هەستی پێ بکەی بە نمونە کەسێک 10 ساڵە جگەرە کێشە ئەوێ پشکنینێکی خۆی کابزانێ ئایا گەیشتۆتە دۆخیەوەی کە شێرپەنجەی سیەکانی زۆر بیاننا ئەچێت تیشک بۆ خۆیەکە تیشکی سیتیسانەکە هیچ نیشانەیەکی نیە هیچ نەخۆشیەکی نیە هیچ کۆکەیەکی نییە بەڵام لە تیشکەکەی شتێکی بچووک دەرەکەوێت کە ڕەنگە ئەم شتە بچووکە کە لە تیشکەکەیە دەرکەوتووە دوای چەند ساڵێک تەشەنە بسێنێ ببێتە بابەتی شێرپەنجەیی خراپ کەواتە چەندێک گرنگە تۆ پێش ئەوەی بوو بێ بە شێرپەنجە پێش ئەوەی بڵاو ببێتەوە پێش ئەوەی ئەو ناوە داگیرکە تۆ لە ناوی بەریت و لە ڕێگەی نەشتەرگەری و دەرمانەوە بێ کەواتە بەڕاستی دۆزینەوەیکی زۆر گەورەیە. بێگومانەوە مای دڵخۆشیە کە دۆزینەوەیەکی وا گەورە کراوە بێگومان بە یارمەتی ژیری دەستکرد وەکو لە هاڵەکەش باسمان کرد ژیری دەستکرد بە هیچ جۆرێک جێگای پزیشک ناگرێتەوە چونکە ژیری دەستکرد هەستی نییە ناتوانێت بە تەواوەتی گوێ لێ بگرێتەوە لە هەستەکانت تێبگات بۆیە ناتوانێت جێگەی ئینسان بگرێت یاخود جێگەی مرۆڤ بگرێتەوە بەڵام ئەتوانرێت وەکو یارمەتی دەرێک خودی مرۆڤ بەکاری بهێنێ ئەویش پزیشکی بسپۆر بەکاری بهێنێ بۆ ئەوەی کە سوودی لێوەربرێەوە زیاتر نەخۆشەکانی ئاسانتر یاخود بە ڕێگەیەکی بەرزتر بتوانێت چارەسەریان بکات کە ئەمەش مای دڵخۆشیە ئێستا ئەو دۆزینەوەی تازەیە ئەمە زۆر جارەڵێن کە شێرپەنجە لە قۆناغی یەکە بتوانێت دەستنیشان بکرێت چارەسەری زۆر ئاسانە و ئیتر پێویست ناکە کۆمەڵێک حاڵەت هەیە بەسەر تا بێت و قژت هەمووی هەڵبوەرێت و ئەمانە بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا لە هەواڵەکە باسمان کرد 6 ساڵ پێش توشبوون بە شێرپەنجەیە کە ئەمەش هەواڵێکی زۆر دڵخۆشکەرە. بێگومان لیندا وردە چمە لای هەواڵێکی تر کە پەیوەستە بە بابەتی سەرەکی تەوەری دووەمان کە لایەنی ئاڕاکردنەوەیە لەبیر نەکەین ئاڕاکردنەوە تەنها کاتێک ڕوونایە کە هەست بە گەرماکەیت و جەو گەرمە چەند حاڵەتی تری نەخۆشی هەیە چەند لایەنێکی میتابۆلیزمی و نەخۆشی غودەیی و بابەتی دەماری هەیە کە بنە هۆکاریەوەی کەسێک زیاد لە پێویست ئاڕاکاتەوە بە تایبەتی لە لەپی دەستەکان و هەنە شوێنی دیاریکراوی جستەیە با پێکۆچی لایم هەواڵ و دواتر کەمێ زانیاری وەربگرین فەرموو. توژینەوەیەکی نوێ کە لەلایەن زانکۆی جۆنس هۆپکینسەوە بڵاوکراوەتەوە تیشکە خاتە سەر دیاردەی ئاڕاکردنەوەی زیاد لە پێویست کە کاریگەری لەسەر 105 دانیشتوانی جیهان هەیە ئەم توێژینەوەی دەریەخا کە ئەم حاڵەتە تەنها پەیوەندی بە گەرماوە نییە بەڵکو بەهۆی چالاکبوونی لە ڕادە بەدەریک و ئەندامی دەماری سیمپەساویە کە سیگناڵی هەڵە بۆ ڕژێنەکانی عارەقە ئەنێرێ. داتاکان ئاماژە بۆ ئەیەن کە ئاڕاکردنەوەی زیادە ئەکرێ نیشانەی کێشەیەکی تەندروستی شاراوە بێ وەکو تێکچوونی غودەی دەرەقی یاخود شەکرە. بە پێشیکردنەوەکانی پسپۆرانی نەخۆشیەکانی پێست و هۆرمۆن دوو جۆر ئاڕاکردنەوە هەیە کە یەکێکیان پەیوەندی بە جیناتەوە هەیە و ئەوی دیکەشیان بەهۆی نەخۆشیەوە دروست دەبێت. لە جۆری دووەمدا ئاڕاکردنەوەی شەوانەیەکێکە لە نیشانە مەترسیدارەکان کە ڕەنگە ئاماژە بێت بۆ هەوکردنی ناوەکی
هەروەها دەرکەوتووە کە کەمبوونەوەی ئاستی هۆرمۆنی ئیسترۆجین لە ژناندا لە کاتی نەمانی سووڕی مانگانەدا چالاکی ڕژێنەکانی ئارەقە بە ڕێژەی لە 60 زیاد دەکات. دکتۆر میشێل گارزا کە پسپۆڕی نەخۆشیەکانی پێستە ئەڵێ زۆرێک لە نەخۆشەکان شەرمەکەن باسی ئەم کێشەیە بکەن، بەڵام پێویستە بزانن کە ئەمە تەنها کێشەیەکی جوانکاری نییە. ئاڕەکردنەوەی زیادە ئەکرێن نیشانەی تێکچوونی سیستەمی گەرمی جەستە بێ. ئێمە لە ڕێگەی پشکنینی خوێن بۆ خوددە و بۆ ئاستی شەکرە ئەتوانین هۆکارە سەرەکیەکە بدۆزینەوە و چارەسەریکەین. ئەو جەختەکاتەوە کە بەکارهێنانی دەرمانی دژە خەمۆکی و هەنێک جۆری مسکنیش دەبنە هۆی زیادبوونی عارەقە. سپۆران ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە ئەگەر ئاڕەکردنەوەکەیان گۆڕانکاری بەسەردا هاتیان شەوان و بەبێ هۆکار ڕوویدا دەست بە جێسەردانی پزیشک بکەن، ڕێنمایی دەدرێت کە جلی لۆکە بپۆشرێت و لە خواردنی توند و کافاین دوور بکەونەوە، چونکە ئەمانە کۆ ئەندامی دەمار هان دەدەن بۆ دەردانی ئارەقەی زیاتر. هەروەها چارەسەرە نوێیەکانی وەک بۆ تۆکس بە چارەسەری کاریگەر دادەندرێن بۆ کەسانێک کە بە شێوەیەکی جیناتی تووشی ئەم حاڵەتە بوون و کار لە ژیانی کۆمەڵایەتیان دەکات. بێگومان ئازیزانم پێویست دەکات کە ئاڕەکردنەوەی زۆرۆک و شتێکی ئاسایی وەرنەگرین، چونکە بێگومان لەوانەیە تێکچوونێک هەبێت یان ئەوەیە لە غوددە یاخود ئەوەیە لە شەکرە یاخود هەوکردنێک هەبێت، بۆیە پێویست دەکات کاتێک کە هەستت کرد زیاتر لە شەوانە ئاڕەکردنەوەکەت بۆ دێت ئەوە دەست بە جێسەردانی پزیشک بکەی بۆی بزانی حاڵەتەکە چییە و چارەسەر بکرێت. اینجا لەبەرەوەی لەوانەیە ئاستی گەرمی جەستە ناڕێک بێت، بێگومان ئەوەش کارەکاتە سەرەوەی کە زیاتر ئاڕەق بکەیتەوە، ئەمەش دووبارە کێشە بۆ دروست دەکات یاخود کێشەی کۆمەڵایەتی بۆ دروست دەکات. زۆر لە دکتۆران ئەڵێن زۆر جار نەخۆشەکە لەوانەیە پێی ئەی بێت باسی بابەتەکە بکە، بەڵام ئەمە شتێکی ئاساییە، چونکە لەوانەیە نەخۆشیێکی لە پشتەوە بێت. وەکو چارەسەریش ئێستا بۆ تۆکس وەکو چارەسەرێکی کاریگەر سەیرەکرێت ڕاستان، بێگومان چارەسەری تریش هەیە لەگەڵ پسپۆڕەکەمان باسیەکەین. بێگومانجا یەک دوو خاڵی تیا بوو ناو هەواڵەکە حەزەکەم باسی کەمەویش ئاڕەکردنەوە خۆی ئیزعاجە بەڕاستیوە پێویستە بۆیە کە بەتایبەتی لە کاتی گەرمایە زۆر ڕووە بابەتی خواردنی تون خواردنی قورسەمانە هەموویە بنە هۆکار بەتایبەتی لە مۆرزانەیە کاتە گەرکرێلیان بە دوور بینەوە باشترە بەتایبەتی لە مۆرزەوەڵا ئێستا ژێمە حالین زۆر زۆرمان گەرمایە بۆیە بابچینە لای هەواڵەکەی ترمالی بابچینە لای هەواڵەکەی ترمان فەرموو. توێژینەوەیەکی نوێی زانکۆی جۆنز هۆپکینز ئاماژە بەوە دەکات کە ئاڕەکردنەوەی بەردەوامی ناودەست تەنها پەیوەندی بە دڵەڕاوکێوە نییە، بەڵکو نیشانێکی بایۆلۆژیە بۆ چالاکی نەئاسایی بەشێکی جەستە. ئەم توێژینەوەیە کە بۆ ماوەی 10 ساڵ چاودێری 2000 کەسی کردووە دەری دەخات کە لە 65 حاڵەتەکان هۆکارەکەی بۆ ماوەییە. ئاڕەکردنەوەی دەست دەکرێت نیشانەیەک بێت بۆ فۆبیای کۆمەڵایەتی یان تێکچوونی سیستەمی دەماری کە کۆنتترۆلی لێدانی دڵ و هەناسەدان دەکات. بە پێشیکردنەوەکانی پسپۆڕانی دەمار و پێست ئەم حاڵەتە زۆر جار لە تەمەنی هەرزەکاریەوە دەست پێەکە. ناتاکان ئاماژە بۆ دەدەن کە ئەو کەسانەی لە پیدەستیان ئارەقاکە ئاستی سترێس لە جستەیانە بە ڕێژەی لە 130 بەرزترە لە کەسانی ئاسایی، تەنانەت کاتێک لە دۆخێکی ئارامیشان. ئەمە بەهۆی ئەوەیە کە ڕژێنەکان لە دەسا زۆر هەستیارن بۆ هۆرمۆنی ئەدریناڵین. هەروەها ئاڕەقکردنەوە تەنها یەک دەست دەکرێت ئاماژە بێ بۆ بوونی کێشەیەک لە دەمارەکانە. دەمارەکانی مل یاخود بڕبڕی پشت کە پێویستە بە پشکنینی تیشکی ئێمارای هەیە. دکتۆر جۆی وان پسپۆڕی جوانکاری و پێست دەڵێت زۆر کەس پێیان وایە ئەمە کێشەیەکی سادەیە، بەڵام کاریگەری دەرونی گەورەی هەیە. نەخۆشەکە ناتوانێت تەوقع بکات یان موبایل و قەڵەم بەکار بهێنێت. ئێستا چارەسەری زۆر باشمان هەیە وەک دەرزی بۆ تۆکس کە بۆ ماوەی 6 بۆ 9 مانگ سیگناڵە دەماریەکان بۆ دەسڕادەگرێت یان لە حاڵەتە توندەکاندا نەشتەرگەری بچووک بۆ بڕینی ئەو دەماری کە بەرپرسە لە ئاڕەقەی دەست. ئەو جەخت دەکاتەوە کە پشکنینی غودەی دەرەقی هەنگاوی یەکەمە، چونکە غودەی چالاک یەکەم نیشانەی ئارەقەی کفنی دەستە. سپۆڕان ئامۆژگاری و کەسانە ئەکەن کە ئەم کێشەیان هەیە پەنا بۆ بەکارهێنانی ئەو کرێمانە بن کە ئەلمینیوم کلۆرایدیانتیایە و بە شەوان لە دەستیان بن. هەروەها دوورکەوتنەوە لە سترێسی دەرونی و بەکارهێنانی تەکنیکی هەناسەیانی خوڵ ئەتوانێت چالاکی دەمارەکان کەم کاتەوە. گرنگە هاوڵاتیان بزانن کە ئاڕەکردنەوەی دەست ئەگەر لەگەڵ یا لێدانی دڵ زیادکە یان کێشی جەستە دابەزێ ئەبێ بە خێرایی پشکنینی پزیشکی بۆ بکرێ بۆ دڵنیابوونەوەی کە هیچ گرفتێکی هۆرمۆنی یاخود دەماری لە پشتەوە نییە.
بەڵێ عزیزانم جا زۆر جالاوانێ و تبێتیان کاتێ باسی شتێکەکەی زۆر بەسەرتا دێتەوە بێگومان ستۆدیۆکە هەروە خۆیەتی بەڵام لەبەرەوەی ئەوڕۆ باسەکەمان ئاراکردنەوەیە بەجددی زۆر گەرمامانە ئەجا زانێری زیاتر وەرەگرین سەبارەت بە بابەتەکەمان بەڵام دوای ئەم وچانە لەگەڵمانابن. بەڕێزانم دووبارە بەخێبێنەوە درێژە بە باسەکەی ئەمڕۆمانین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دێژین سۆڵەی سپۆری نەشتەرگەکانی بۆریەکانی خوێن. دکتۆر زۆر بەخێبیت. دکتۆر پێم خۆشە سەرەتا بۆ دەست پێ بکەین بابەتی ئەمڕۆمان بابەتی ئاراکردنەوەیە و پەیوەندی و ریلیشنی ئاراکردنەوە باسەکەین بە دەمارەکانی جەستەوە چەند حاڵێکی دیاریکراوی شەیە کە خۆت بۆت ناردین دوایی باسی ئەوە شەکەین بەڵام لە سەرەتا پێم خۆشە بۆمان باسکەی ئاراکردنەوە خۆی چییە چۆن دروستە بێ بۆ پەیوەندی بە دەمارەکانەوە چییە؟ طبعا عراق تقريبا جسمي إنسان بشويكي طبيعي روجانا 1 لتر عرق دروستك عازي أم دروستني عرقه طبعا لميشكوي وميشكيش شلون أمي عزانانيري لرجع عصابة كانوا نيرفا كانوا يعني حستا دمارة كان لرجع أمانو عزانيري بوي كجسم أم عرقه دروستك واستفادي عرق بو أويا طبعا إشي سألكي عرق كلا جسمه دروسته بأويا ڕێژەی گەرمی ناخی جەستا پارێزێ واکاکە هەر کاتێک ئەو ڕێژێ بەرز بێتەوە ئەم ئارەقە سارد دەکاتەوە چۆن بڵێ کۆری جسمەکە سارد دەکاتەوە ئەمە پێویستی ئارەقەکە هەمانە و ئەم ئازی ئارەقکردنەوەی لەلایەن ڕژێنی هایپۆتالامەس لە مێشکەوەیەت بۆ عەسەبەکان و لە ڕێگەی یەکێک لە عەسەبە سەرەکیەکان کە عەسەبی سیمپاتەتیکە ئەمی ئازەیەت بە جسمە بڵاوە بێتەوە. بەڵێ دەست خۆش دکتۆر زانیمان کە ئاراکردنەوە چییە؟ ئایا هۆکارت چییە کە زۆر ئاراکردنەوە ڕوەدات بە تایبەتی لە لەپی دەستا؟ بەڵێ طبعاً هەر شتێک لە جسمە کە زۆر بێ زیاد لە پێویست بێ ئەبێ بە نەخۆشی یەکێک لەوانە ئارەق ئەگەر ئێمە ئارەق زۆر بکەینەوە ئەگەر وەکو چۆن بڵێ وەکو شێوەیەکی تەجمیلیش بیری لێکەینەوە یان وەکو شێوەیە کە کەسەکە جلوبەرگەکەی تەرکات و پێیزاج بێ ئەبێ بە نەخۆشی و بێ بە حاڵەتێکی نەخوازرا و بۆ لای چارەخوازان بۆ کارەکە ئەتوان بڵم تقریباً بە ڕێژەی لە سایە 3 لە دانیشتوانی سەر ئەرزەم حاڵەتانەیە چەنە بەڕاستی ڕۆژانە ئەم حاڵەتانە بە بەرداوامی ئەبینین ئێمە لە کلینیکەکانمانە و یەکێک لە سەبەبەکان هۆکارەکەی جیناتە کۆدێکە لە DNA کەسەکانە کە ئەگۆڕێ فاکتەرێکی معەنە کۆدێکی معەنە کە هەبێت لە کەسەکە وای لێ کات کە چەند شوێنێکی ئارەق زۆر بکاتەوە شوێنە باوەکان ئامەتەن لەپی دەستە ناو لەپی دەست بنباڵ منتیقەی بنڕان و بنی پێ ئەم شوێنانە زۆر ئارەق ئەکەنەوە زیاد لە حەد کەوای لێ کە بوو بە زیاد لە حەد واکە کە چارەخوازان زۆر پێی بێت تاقەت بن و ئەوەشی کە دایم واکات کە خەڵک بێت بەدەم عیلاجکردنەکەوەیە عیلاجکردنیەوە زۆر ئاراقکردنی ناو لەپی دەستە بۆ لەبەرەوەی زۆر شتیان بۆ دروستەکە یعنی وایان لێ کاکە بە تایبەت مەسەلەن لە کەسی گەنجە وایان لێ کاکە تەوقەکردنیان نەمێنێ شەرمەکەن لە کاتی تەوقەکردنا دایم دەستیان لە گیرفانادایم من ئەو کەسانی کە ئەیان بینم ئەم معاناتانیان هەیە لە ڕویان ناتەوقە بکەن خاستن پیاوەکان مۆبایل ناتوانن بەکاربێنن ناتوانن سوکانی سارە لێ خوڕین ینی طبیعی بەکاری بێنن ناتوانن قەڵەم و وەرەقە و ئیشی وەزیفی و دایری بکەن و هەروەها ئەم حاڵەتە لەبەرەوەی لە عمرێکی گەنجا دروستە بێت زۆربەی لە مناڵیەوە لی دیاریەیە لەبەری لە مناڵیەوە دیاریەیە ئیتر وردە و دەکات چنە عمری مەکتەب و خاستن لە مراهقیەوە توانین بڵین لە پێش تەمەنی 25 ساڵیەوە دیاری ئەیات و یەکێک لە خاڵە مهمەکان بۆ تەشخیصکردنی ئەم حاڵەتەوەیە کابێت نەخۆشەکان پێش 25 ساڵی نیشانانیان تیا دەرکەوت بێت باشە لە کاتی خوێندن لە مەکتەبە زۆر بێتاقەتیانەکە زۆر باشە کاتە لایەنی کۆمەڵایەتی زۆر کاری زۆر دەورە بینیانی ئەگەر بڵین کەسەکە ئازارێکیە ناڕەحەتیەکیە نەخێر ئەمە زیاترەوەیە کەسەکە ناتوانێت ئەو شتانەی من و تۆ بە ئاسایی بیکەین لە ژیانی ڕۆژانەمانە ئەوان ناتوانن بیکەن لە تەوقەکردن بێ لە بەکارهێنانی دەستیان بێ بۆ هەر شتێک کە بیانە زۆر باشە دکتۆر کاتێک کەسێ سەردانی بەڕێستەکە بۆ گرفتە ئەم ئارەقە زۆری ناو لە پیدەست چی ئاماژەیەکە چی بە ئێواڵێ نەخۆشیەکەی پشتی ئەم بابەتە چییە؟ بەڵێ ئەگەر طبعاً چەند هۆکارێکی کە هەیە کە واکە کەسێک زۆر ئارەق بکاتەوە لەوانە کێشەی هۆرمۆنی غودە بۆی دایم ئەبێت چێک لە هۆرمۆنی غودە بکەینەوە لە ئیشکردنی هۆرمۆنی غودە بکەینەوە جگەلەوە ئەگەر کەسێک طبعاً نەخۆشیەکی هەبێ چەند نەخۆشیەکی کە هەیە بەڕاستی کەواکە کەسەکان ئارەق زۆر بکەنەوە بەڵام ئەوەی کە تایبەت بێ بە ناو لەپی دەست یان بنباڵ یان بنی پێ ئەمانە
چەند فحوساتێکەکەین یان چەند پرسیارە لە نەخۆشەکەکەین بزانین هیچ نەخۆشیەکەی هەیە یان ئەگەر ئەوانی نەبێت ئەو کاتە هەر وەکو خۆی ئەبین پێوتێ هایپەر هایدرۆسس بۆ حاڵەتە دیاری ئەەکەین و هۆکارەکەوەیە کە عەسەبی سیمپاتەتیکەکە ئەو هەستە دەمارە زۆر ئیش ئەکات کاتە خۆی لەباری ئاساییە ئەم دەمارە نیشانە ئەنێرێ بۆ کۆتایی بەشی عارەقەکە کە عارەق دەربا کە عارەق دەستکە لەم دۆخەیە زیاترە بە نزیکی 400 چەند مەلاینێک ڕژێنی ئارەقەیە لە جەستەی ئینسانە بەشێکی زۆری ئەو چەند ملیۆنە لە ناو لە پیدەستەکانە لە منباڵەکانە لەو شوێنانەیە حتا بەشی ناوچەوان و دەموچاویش هەنە کەسەیە هەیەی بەڵا دەست خۆش دکتۆر خۆی ئارەقکردنەوە خودی خۆی ئەگەر لە ڕێژەی ئاسایە بە شتێکی ئاساییە بەڵام چۆن ئەوە نەخۆشەکە جای بکاتەوە کە ئەوە بەڕاستی ڕێژەی زیادی ئارەقکردنەوەی هەیە جیا لەوە ئایا کاتی ئارەقکردنەوەکە دەورە بینێ بنەگە لە شەوانە زیاتر بێت لە دەستخۆش یەکێک لە کرایتیریاکان بۆ لە مقیاسەکان کە ئێمە دایانین بۆ تەشخیصکردنی ئەم حاڵەتە مەسەلەن ئەم چارەخوازانە کە خەوتون ئارەق ناکاتەوە دەستیان یعنی بە ڕۆژ کە هەڵە سنووردەوردەی تر هەست پێەکەن کە ئارەقەکە زۆریت بەڵام لە کاتی خەوتنان نیانە ناو لە پیدەستیان نیکیان بنیپیان نیکات ئەمە یەک دوو پەیوەندی بەوەرزەوە نیە علاقی بە جەوی گەرم و جەوی سارد و فێنک و ئانۆنی ئەوە نەبێ بڵێ لە هاوینە زیاترە و لە زستانە کەم هەروەکو یەکە و زۆربەی کات لەو کاتانی کە سترێسن کە شەرمەکەن کە قەلەق بن لەو کاتانەیە زۆر زیاتر دەرەکەوێت بەڵێ باشە دکتۆر باباسی چارەسەرەکان بکەین ئەو چارەسەری لە ڕێگەی پشکنینەوە بێ لە ڕێگەی نەشتەرگەری و بێت چارەسەر جیاوازەکان بۆ ئەم دۆخە چی وەک خۆ باسە کرد لایانی کۆمەڵایەتی نەخۆشەکە زۆر بێزارە زۆر بێزاریانەکە زۆربەیان گەنجن وەلو ئێمە کە ئەیبینین کوڕ و کچ وەکو یان لە بینی دووڕەگەزەکە وەکو یەک کێشیان بۆ دروستەکە بەڵام زیاتر پیا و پێی بێتاقەتە بێ ڕەگە زیینێرەکە پێی بێتاقەتە بێ لەبەر تەوقەکردنەکە زیاتر پێشەرمەکەن تەریقە بنەوە پێی طبعاً تۆ هەر شتێکە بتوێ حەلیکەی بێ یەکەم جار سەبەبەکەی بدۆزیتەوە ئێمە یەکەم جار کە دڵنیا بینەوە هیچ نەخۆشیێکی کەنیە هیچ سەبەبێکی کەنیە بەمە چارەخوازان بەڕاستی خۆیان تەشخیص کردوکەیان بۆ لامان چکە هیچ ئاڵەن هیچ عیبێکمانە بەس دەستمان زۆر ئارەقەکاتەوە تا حەدی جاریوە کە ئاوا لە دەستیانەکە ئارەقەکەی لێ ئەتکێ ئەو هەر شتێک دانن جلەکان ینی تاڕ کردووە کلێن سوشدانن ینی زۆر بە پەرۆشن بەڕاستی بۆ حەلکردنی ئەم حاڵەتە ئێمە تێستێکەیە توانین بۆیان بکەین بە بەکارهێنانی نیشاستە مەوادێکی کحولێن لە دەستی نەخۆشەکە و نیشاستە ئاوا وەکو پاودەری نیشاستاکەین بەسەر دەستیانە بزانین ئاوا چۆنەڵی تەکەتولات دروستەکە ئاوا هەمووی ئەتوێتەوە تەڕە بێ بە ئارەقەکە چیمان پێڵ ئەوە بوو ینی ئەو ئارەقکردنەوە زۆر و لە ڕادێکی بەدەر زۆر و پێویستە چارەسەر بڵێت ئەم تێستە هەیە بەڵام بەڕاستی زۆربەی کات کە چارەخوازانیان ئەسڵەن ئەوە بێتاقەتی کردوون لە زەمەنی مراهقیانەوە ینی هەر هیچ شتێکیان ناوێت قسەخوانان بەس بۆمان حەلکەن لەبەرەوەی ئەوە بێتاقەتی کردوون دوای ئەوەی ئەوواکەن چۆن ڕێگایەکەیە بۆ حەلکردنی ئەم حاڵەتە طبعاً ئەشبێ ئەو کرایتریانە هەبێت لە نەخۆشەکە وەکو باسمان کردبێت شەوان ئارەق زۆر یان کە ئەخەون لە کاتی خەوە ئارەق نەبێت ئەبێ پەیوەندی بەوەرزەوە نەبێت پەیوەندی بەوە نەبێت ئەبێ هەردوو لاش بێت ینی نایەت من خۆم وەکو خۆم بۆ خبرە متەوازایی کە هەمەتایسە نەبینەوە یەکێک بێت بەس یەک دەستی ئارەقاتەوە هەردوو دەستی ئارەقەکەنەوە بەڵەوە ئەشبێ هەردووکی بۆ حەلکەی دواوی کە ئەم خاڵانەمان تیابەتی کرد چەند پرسیارێکیان دەکەین چەند شتێک تاکی دەکەینەوە کە هیچیکانیە چەند اختیارێکەیە لە هەموو عالەمە یەکێک لەوانە کە زۆر باوە خەڵک زۆر پەنای بۆ بەکارهێنانی دەرزی بۆتۆکسە خەڵک ڕەنە زیاتر حەزی لەم اختیارە بێ لەبەری ئەمە نە ئەمەلیاتە نە بەنجە نە شتێکی قورسە بەڵام ئەمە بۆتۆکس ئێمە وەکو لە پزیشکانی پسپۆری جوانکاری کە بەکارهێنن بۆ دەموچاو بۆ هەر سەبەبێکی کە فترێکی محەدەدی تەمەنی هەیە لە دوای ئەو فترە محەدەدە و لە دوای چەند مانگێک 3 بۆ 6 مانگ هیچ تەسیرێکی نامێنێ بۆیە دووبارە بێت و بەڕاستیش لە دەستا کاکرێت ئازاری هەیە زۆر ئازاری هەیە دەرزی بۆتۆکسەکە و ئەمە شتێکی موقەتە چ بۆ دەست بێت چ بۆ بنباڵ بێت دەتوانێت بەکار بهێنرێ ئەمە لای پزیشکانی پسپۆری جوانکاریەکرێت بەڵام ئەوەی کە من بینیومە لە مجتەمەعی خۆمانە لەناو ئەو کەیسانی کە ڕووەکەنە ئێمە بەڕاستی کەسی ئەو اختیارە هەڵنابژێرێت چکە هەم ئازاری زۆرە هەمیشە ئەبێ بە بەردەوام دووبارەی جیازێکی کە هەیە یانی ناوەکەی ئینگلیزی و ئەوانە پێویست ناکات بڵێن ئەوە لێرە نییە من نەمبینی وە لێرە ئەوەی ئاگادارم لێرە نیە لە ناو عێراقا لەم ئەم جیهازە ئەلکترۆدێکە شتێکی کارەباییە دەستێ خەیتە سەر وەکو بۆکسێکە دەستێکەنە ناو نەخۆشەکان دەستەکە وشکەکە بۆ 2 بۆ 3 مانگ ئەمیش هەر موقەتە و یەنە سەر ڕێگە دائیمێکە ڕێگە دائیمێکە چییە ئەڕۆین ئێمە وەکو پزیشکی پسپۆری نەشتەرگەری سنگ ئەڕۆین چیەکەین ئەو عەسەبەی کە مەسوولە لەم ئارەق دروستکردنەوە زۆرە ئەم عەسەبە لە ناو سنگا بە بەشی پشتەوەی پەراسۆکان ئاەتە خوارەوە کە یێتە خوارەوە
لە پەراسووی دووەم و سێم و چوارەمان مەسوولە لەم ئیشەیە ماڕووی لەسەر ئەم پەراسوانە ئەسەبەکە ئەبڕین بەڵام ئەمە یەکسەر دەستی چارەخوازەکە وشکە بێت بەڕاستی هەر لە ناو عملیاتەکە لە ساڵی عملیات ئەمە یەکسەر دەستێن لە دەستی نەخۆشەکە دەستی وشکی کردووە کاریگەرێکی زۆر خێرا یەکسەر لەویا ئەبێ بەڵێ وشکە بێت و نزبەی نەجاحەتی زۆر باشە نزبەی دووبارەبوونەوەی زۆر کەمە بەڵام طبعاً ئەمە عملیاتە بەمانای ئەوەی بە بەنجی عام ئەکرێت ئەبێ نەخۆشەکە بەنجی عام وەربگرێت داخڵ بێت لە خەستەخانە ئەمە چۆنەڵی جانبە ناخۆشەکەیەتی بەڵام لەو لاشەوە تەنها یەکونە لەم لاولای سنی نەخۆشەکەەوە هەنێ جار کەمتر لە سانتیمێکە بە یەک تەقەڵدای ئەخین ئەڕوینە ناوەوە ئەم عەسەبە ئەبڕین لە ڕێگەی نازووری سنگەوە ئەم عەسەبە ئەبڕین و دوایەوە بە یەک تەقەڵ شوێنەکەی داخین و هەنێک چارەخواز ڕەنگە سۆندەیەکیان بۆ چەند ساعتێت یادا لە ناو سنگیانە بهێڵینەوەیش زۆر کەمینەیەکە ئەویان تیاڕۆیە هیچ شتێک نییە کە زۆر ناڕەحەتیان کە دوای ئەوە نەخۆشەکە ئەڕاتەوە بۆ ماڵەوە حەبێکی ئازاشکردن و حەبێکی هەباتی بۆ نووسین و ژیانی طبیعی بێتەوە ڕەنگە لەو شوێنی نازوورەکەی تۆزێک ئازاری هەبێ ڕەنگە هەشە ئەگەر خۆی زۆر تەحمل کات بەڕاستی من نەخۆشمانەی هەر چاوەڕێ ناکەمەش ببینین و خۆی ڕاتۆ بۆ ماڵەوە ئەی بمێ دەستم وشک بووتەوە یەکسەر دوای نەشتەرگەریەکە لە کاتی نەشتەرگەریەکە بەڵێ ئەم دەستە وشکە بێ بەنجی عام بووتت بەڵێ بەنجی عامە طبعاً ئەم نەشتەرگەریە وەکو هەموو شتێکی کەی تۆ وەکو حەبێکی پاراستۆلیش کە بەکاری هێنرێ باشە چەند ئیسیفادەی هەبێ بۆشی هەیە کە تەئسیری جانبی و ساید ئیفێکتی هەبێ بێگومان هی ئەم نەشتەرگەریەکە هەیە لە هەموو دنیامە عیلاقی بۆ نییە کێ نەشتەرگەریەکە بکات و عیلاقی بۆ شۆنیە لە چ وڵاتێ بکریان لە چ شارێک و یان لە چ خەستەخانەیە بکرێت کاتێکم ئەسەبا بڕیت بۆی هەیە سکو پشتی چارەخوازەکە سکو پشتی زیاتر ئارەقەکە ئەمە بەدەست دکتۆرەکە نیە بەدەست تەریقەکە نیە من دایم کە بۆ نەخۆشەکانی شەرحەکە مەڵم ئەگەر دەستان ئەوەنە بێتاقەتی نەکردوون تحملی ینی ئەوەنە بێتاقەتی نەکردبێتن ینی هەرمیکەن ئەسڵەن چونکە تۆ بێ دوای تحملی ئەوە بکەیت کە ئەگەرێک هەیە سکو پشتت بۆ چەند ساڵێک ئارەق بکاتەوە شەرت نییە دائیمی بێتەوە هەیە هەرتیایە ڕوونایەت هەشتیا ڕوەیە باش دکتۆر بەشێکی چارەخوازەکان پرسیاری واکەن و گرفتی وایانێک کاڵن بڕینی ئەم دەمارە زیانە لاوکیەکانی چییە؟ هەست بەوە ناکرێت کە بۆ منە من هەستەوەری لە دەستما لە دەست بەم لەشتی گەرمی ساردەستی پێەکەم عیلاقی بە هەستکردن لە دەستانیا یان بەڵێ بزەبەت ئەو پرسیارانە زۆرەکەن بڵێن شانمان زەعیف بێ نازام دڵمان چی لێ بێ سیەکەمان بۆ یەکلای بەڵێ ئەمانی تیانە ئەم ئەسەبەکە ببڕێت ئەگەر لەسەر پەراسووی یەکەم بیبڕیت بۆی هەیە چاوی نەخۆشەکە داتە پێێت و حاڵەتێکی هەیە ناوی هۆرنەرە تووشی نەخۆشی هۆرنەری کات ئەوش بۆ هەیە بەمروری زەمن چاک بێتەوە مشکە دکتۆری جەراحەکەم ئیشاکات خۆی پەراسوەکان دیارێکە ئەمە ئیشی سپۆری نەشتەرگەری سنگە ئێمە ئیشەکەمان لەگەڵ پەراسوسیەکان و ناو سنگ و دڵایە لەبەرەوە شوێنی ئاسەبەکە دیاریەکەین لە یەکەم دانە نەبریت ئەو شتە ڕوونایەت لەگەڵ یا ئەوەی کە مستعافات بێ بۆ نەخۆشەکە ئیسعاجی کات بەڕاستی تەجریدی بخەینە سەر ئەوەیە کە سکو پشتیان ڕەنگە ئارەکات و ئاین بەڕاستی من برایەکی خۆمم ئەمەلیاتەمان بۆ کردووە چەند ساڵێک لەمە پێش بوو هەرێکە لە مامۆستاکانی خۆم بۆی کردو و کاتە من مقیمەکەم بوو دەستی زۆر بێتاقەتی کرد بوو هەموو ئەو نیشانانی تیا بوو الحەمدوللا یەکسەر دەستی وشکی کرد بەس دوای ئەوە مەسەلەن سکو پشتی ئارەقی زۆر کرد بەڵام لەبەرەوەی ئەو دەستیەوەنە بێزاری کردبوو مشکلی سکو پشتەکەی نەبوو ڕاستەکانی تا ئەو حەدە ژارەقەکات لە ئەو لە هەموو کەسێکی کەشا کە جلەکان تەڕ ئەبن بەس دەستەکە ئەوەنە ئاجیانەکەەوەنە ژیانی لێ تاڵکردون گوینایانێ بۆ ئێستش خۆی کوڕێکی بچووکیە کوڕەکەشی وردە نیشانی زۆر ئارەقکردنەوەی تیا هەیە لەبری ئەم حاڵەتە بە ویراسی ئەگوێزرێت بەڵێ دەستخۆش دکتۆر دکتۆرێک پرسیارتر هەیە تۆ بە پێیەوەی کە هۆکارەکە ئەزانی اینجا بڕیارە دەی کە چی بۆ نەخۆشەکە بکەی ئایا هیچ دەرمانێکی دیاری کراوە هەیە کە وا لێ بکات کەسەکە ئارەق زۆر بکە بەڵێ چەند مەجموعی دەرمان هەیە کەواکەن بەس وەکو وتم ئێمە لە بیداهاتەوە ینی ئەم نەخۆشانی کە ئاپیان دەڵێن زۆر ئارەقکردنەوەی ناو لەپی دەستیان هەیە ئەمانە ڕەبتیان ئەبێت ئێمە دڵنیا بینەوە هیچ نەخۆشیێکی کەی نییە وەش بێت دڵنیا بینەوەلەوەی کە دەرمان بێت طریقی حیات بێ هیچ شتێکی کە نەبێت لە پشتیەوە دەستخۆش زۆر باشە دکتۆر یەک پرسیاری کۆتایی حەزەکەم ئەوش زانیاری سەڵات بۆرگین ئەگەر کەسێک بیەوێت خۆی حەز بکە ئارەقکردنەوەی نەهێڵێت لە لەپی دەستیانە بۆ نمونەگەر ئەم نەشتەرگەری ئەکرێت لە بنباڵە لە شوێنەکانی تری جەستەیە ئەنجام بدرێ ئەم ئەسەبە مەسئولە لە زۆر ئارەقکردنەوەی ناو لەپی دەست بەشێکی ئارەقکردنەوەی بنباڵ ناوچەوە بەڵێ غێری ئەوە هیچ شوێنێک کە حەل ناکات ئێمە مقابل بەمە چیشمانێ ئەغلبیەتی ئەم نەخۆشانی کە دەستیان زۆر ئارەقەکاتەوە بنی پێشیان زۆر ئارەقەکاتەوە بەس کە ئێمە ئەمەیان بۆ ئەبرین بەس دەستەکەیان پێوشکە بێ هی بنی پێکە
ئەو عسەبەیەکە لە ناو سکا ئەڕوات بەسەر فەقەراتایەتە خوارەوە کێتە خوارەوە لە ناو سکایەوە نەشتەرگەریەکی کێ بۆی ئەو نەخۆشان چارەخوازانە با بڵێن کە بیانەوێت ئەو کەسانە بیانەوێت ئەم حاڵەتە حەلکەن ئەبێ بڕین لە ناوسکەوە بەیان حەلکەین بەڵام ئەوەش زۆر تەوسێ ناکرێت لەبەر چەند سەبەبێک بە تایبەتی لە ڕەگە زیینێرە بۆیە زۆر تەوسیان ناکەین و من وەکو خبرە متەوازایی کە هەمە لەم نەشتەرگەریاکە لە 2023 خەریکم یەکەم بەڕاستی تا ئێستا کەس نەهاتۆ تۆ داوا بکات ئەوەی بنی پێکەی بۆ ببڕیت چونکە دەستەکان وش کە بێ استراحەتەکەن ینی ئەو شەرمە ئەو قەلەقی ئەو سترێسی کە هەیە مە بەبوونی ئارەقی دەستەکەەوە ئەویان لە کۆڵە بێت و مرتاحەبن و پێ زۆر تەژیعیشانەکەین کە خۆیان ڕابێنن لەگەڵەوەی بنی پێکەیان زۆر باشە دکتۆر دێژین سۆڵی زۆر زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانەوەی سواز بۆ زانیاری زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بەڕێزان بەم شێوەدینە کۆتایی پرۆگرام و بەرنامەی ئەمڕۆمان هیوادارم زانیاریکی باشتان سەبارەت بە باسەکە وەربگرت بێ و هەتا بەرنامەیەکی تر و هەتا دیدارێکتر بەخواتان ئەسپێرین هەر تەندروست باش بن. دووبارە سپاس بۆ دکتۆر زۆر سپاس دەکەین هەر بژیت ئازیزانم هەردەم تەندروست بن خواتان لەگەڵ.